چارەنووسی کەرکووک بە سەفەقاتی گوماناوی یەکلا ناکرێتەوە. خۆی یەکدەنگی گرنگە، بەڵام یەکدەنگی دەبێت لە نێوان ئەو لایەنانە دروست بکرێت کە باوەڕیان بە یەکدەنگی هەیە. ئێمە بۆیە لە سەرەتاوە هەوڵماندا کە یەکدەنگی دروست بکەین و لێکتێگەیشتنێکی گشتی لە نێوان هەموو لایەنەکان دروست بکەین. هەر بۆ زانیاری ئەوەی بەڕێز و هەموو خەڵکی کوردستان، ئێمە لە سەرەتای گفتوگۆکان بۆ چەندین جار زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ ئێمە بوون وەکو پارتی دیموکراتی کوردستان لە خوشک و برا عەرەب و تورکمانەکان، و چەندین دەرفەت هەبوون کە ئێمە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بەڕێوە بین و زۆرینە فەرز بکەین لەسەر خەڵکی تر. بەڵام ئێمە قەناعەتمان وایە و ڕێنمایەکانی جەنابی سەرۆک بارزانی ئەوە بووە کە پێویستە هەموو لایەنەکان بەیەکەوە ئیدارەی کەرکووک بکەین. بۆیە ئێمە سوودمان لەو دەرفەتە وەرنەگرت، بەداخەوە تەنها یەک جار کە ئەوان توانیان زۆرینە دروست بکەن بە پاڵپشتی خەڵکانێکی تر لە هۆتێل ڕەشید دانیشتن و لە کاتێک شەو لە هۆتێل ڕەشید لە دەرەوەی شاری کەرکووک کۆبوونەوەیەکی ناشەرعیان ئەنجامدا و زۆرینەیەکی ناشەرعیان فەرز کرد لەسەر خەڵکی کەرکووک. بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ کۆدەنگین و نەمانویستوە ئەم زۆرینە فەرز بکەین، ئەگەرنە ئێمە لە تواناماندا بوو و پاڵپشتێکی یەکجار زۆریشمان هەبوو. بەڵام بە حەقیقەت ئێستاشی لەگەڵ بە ئێمە لەگەڵ کۆدەنگینە، بەڵام کۆدەنگێک کە شەرعیەت بۆ خەڵکی کەرکووک بگەڕێتەوە. دووپاتی دەکەمەوە چارەنووسی کەرکووک بە سەفەقاتی گوماناوی یەکلا ناکرێتەوە و ئەمە کۆتایی بابەتەکە نییە. لەسەر هەڵوێستی خۆشمان بەردەوام دەبین هەتاوەکو شەرعیەت بۆ دەنگدەری خەڵکی کەرکووک دەگەڕێنینەوە.